ئەوش سەبارەت بۆ درۆنانەی کابوونەتە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان کە بە بەردەوامی بەنێو ئاسمانی هەرێمی کوردستان لە نێو پارێزگاکاندا من نامێ بە دیاریکراوی بڵێم کوێ بەڵام هەر ئەمڕۆ ئەو درۆنەمان بینی کە بەنێو ئاسماندا دەسوڕایەوە لە شاری سلێمانیدا یعنی پێشتر بینینی فڕۆکە بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و مەترسی دروست دەکرد بە حکمی ئەو کێشەی کە لە سەردەمی ڕژێمی بەعزدا بۆ خەڵکی و خاکی هەرێمی کوردستانە هەبوو و لە یادمە کە لە شاری هەولێریش بە هەمان شێوە هێرشەکرا بز من باسی نوێترینیانەکەم ئێستا بە دیوێکی دیکە ئەم مەترسیە دروست بووە فڕۆکە لەلامان ئاسایی بووەتەوە سپاس بۆ خوا بەڵام ئێستا درۆنەکانن مەترسیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان دروست کردوکێنەوە و درۆنانە ئاڕاستی هەرێمی کوردستان دەکەن و ئامانجیان چیە و مەترسیەکانیان بۆ داهاتوو چی دەبێت لەگەڵ بەڕێز لیوای خانەنشین محەممەد سابیر کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێر ڕۆمیانمان من گفتوگوێن بابەتاکەین بەڕێز کاک محەممەد زۆر سپاسی ئامادەبوون تەکەم هۆکار چییە کام درۆنانە دێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بەرپرسیاری سەرەکی کێیە بە تەواوی پارێزگاکانەوە حەز ناکەم ئیستیسنا و جیاوازی بکەم بەڵێ پێشەکی سەڵاو بۆ ئێوە بۆ بینەر و بیسەرانی تەلەڤیزۆن و ساڵی تازەتان پیرۆزە بەداخەوە ئەمڕۆژ یەکێ لە ڕق و قینەی دوژمنانی کورد بۆ سەر هەرێمی کوردستان جارێکی کەلەباتی لەبری ئەوەی پیرۆزباییمان لێ بکەن بۆ ساڵی تازە بە گوڵ و بە چۆنەڵێم بە شیرینیەوە بەداخەوە ئەمڕۆ قەهر و حەقد و ساڕۆخ و بێوجدانیان بە چەند درونێکەوە کێشا بەناو هەرێمی کوردستانە بە تایبەتی لە نزیک فڕۆکەخانەی هەولێری ناودەوڵەتی خۆشبەختانە ئەنجامدەران چۆنەڵی ئەنجامەکەیان فەشەلی هێنا و ئەو فڕۆکە بێفڕۆکانە تەقێنرایەوە لە ئاسمان و نەیتوانی ئامەجەکانی بپێکێ بەڕاستی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سەر هەرێمی کوردستان دروست لەو ڕۆژانەدا زۆر زیادی کردووە توانم بڵێم لە ماوەی چەند مانگێکە زیاتر لە 100 هێرشی دەرونی کراوە بۆ سەر هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە کارێکی تیرۆریستیە و کارێکە یعنی بە حەقات ئەنجامدەرانی بەدەرن لە یاسا وەڵی من ئەوانە بە پرسیار دەزانم کە ئەنجامدەرن ئەنجامدەرەکانیش لە بەرچاوی بەداخەوە چۆنەڵی حکوومەتی عێراق و هەروەها ئەتوانم بڵێم هەرێمی کوردستانیش ئاگاداری ئەو ئەنجام دەرانن بەڵام بەداخەوە هەر ئاگاداربوونی حکوومەتی هەرێم بۆ ئەنجامدانی پرسێکی لەم جۆرە دیارە هەموو ئەوان چۆن ئاگاداری ئەم بابەت ئاگادارەکان دیارە ئەنجامدەران لە ناو عێراقەوە ئەو بە تایبەتی ئەو بەشەی کە حکوومەتی عێراق لەژێر کۆنتڕۆڵیدایە نە هەرێمی کوردستان ئەنجامدەران لێەوە دەروونەکانیان هەڵدەدان و دەهاژون بەرەو هەرێمی کوردستان و بەرەو بنکەکانی ئەتوانم بڵێم ئەمریکا کە بە شێوەیەکی یاسایی لە هەرێمی کوردستانە بە موافقەتی حکوومەتی عێراقی و هەروەها ئەم جارە ترسناکترین شتیان کەەوە بینیمان هێرشکردن بوو بۆ سەر بارگاکانی هێزی پێشمەرگە کە هێزێکی ئەتوانم بڵێم عراقیە هێزێکی لە سیستەمی دیفاعی عێراقا باشە بۆ نمونە ئەو مبەڕیر و پاساوە چی بێت ئەشێ چی بێت کە ئەم مەترسی دروست کردووە بۆ پێگەی ئەو وڵاتانی کە بەرپرسیارن لە ئاڕاستەکردنی ئەم درۆنان لەناو هەرێمی کوردستانە وەڵی ئەو مبەڕانە تەنها بەڵێ ئەو مبەڕانەی کە ئەوان بەکاری دێنن ئەو حجانەی کە بەکاری دێنن کە گوایە هەرێمی کوردستان بنکەی
چۆنەڵی کۆمەڵە بنکەی ئیسرائیلی تیادایە لەبەرەوە ئەوان هەڵە دەسەن بە بەردەمانکردنی ئەو بنکانە من پیان دەڵم لێرەوە هیچ بنکەیەکی ئیسرائیلی لە هێرێمی کوردستان نیە و ئیسرائیل ئەوەتانێ مۆجودە و دەوڵەتێکی زۆر گەورەیە و هەروەها چەند مەترێک لە حدودی دەوڵەتە عەرەبیەکان و ئیسلامیەکان و نزیکن ئەتوانن بچن و هەروەها ڕۆژانە ئەبینین ئیسرائیل قەسفی غەزا و کەرتی غەزا دەکا و بە هەزارەها کەسی لێ کوشتووە و لێ بریندار کردووە و ئەو شارەی بە تەواوەتی وێران کردووە ئەتوانن بچن ئەمانە ئەو درونانە و ئەو هێز و توانایان بچن لە ئیسرائیل و لەوانە بەکاربێنن نەک بۆ خەڵکی سڤیل و بۆ سەرهێزی پێشمەرگە و بۆ سۆر ئەتوانم بڵێم بۆ سەر بنکەی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا کە بە شێوەیەکی ڕسمیە و بە موافقەتی حکوومەتی عراقی لە ناو هەرێمی کوردستاندا. باشە جناب وەک لیوایەکی خانەنشین ئەو پێگە سەربازی کە هەست بووە لە ڕابردوودا بکمان و شارەزایی کە لە بوارە ئەمنیەکەیە هەتا کاک محەممەد کەواتە بێ بای ئەوەی شارەزا بین کە داهاتووی ئەم مەترسیانە بۆ هەرێمی کوردستان چی دەبێت ئەم بە ئامانجکردنی پێگەکانی ئەمریکا دەشێ وەڵامدانەوەی ئەمریکا لە بەرامبەر ئەم هێرشانە بۆ سەر بەرژەوەندیەکانی لە ناو هەرێمی کوردستان لە نێویشیاندا عراقی فیدراڵ ئەبێت چۆن وەڵام بدرێتەوە دەشێت ئەمە مەترسیەکێ بۆ ساڵانی داهاتوو بە دیاریکاری 2024 بۆ خاکێرم. وەڵام من بە بۆچوونی من ئەم ساڵ بە تایبەتی ساڵی 2024 ساڵێکی ناخۆش دەبێ ساڵێکی شەڕە درون دەبێ ساڵێک دەبێ زیاتر ئەتوانم بڵێم دوژمنانی هەرێمی کوردستان لە هەموو لایەکەوە زیاتر هێرش دەمەنە سەر هەرێمی کوردستان بۆی ئەو تەجروبەی هەیە لە هەرێمی کوردستان ئەو نیمچە ئازادی و نیمچە دەوڵەتی هەیە لە هەرێمی کوردستان نەیەلن تەنها ڕاستە ئەوانە هێرش دەکەنە سەر هەرێمی سەر بنکەکانی هەندێجا بنکەکانی ئەمریکا بەڵام هێرشەکە تایبەتە بۆ سەر سیادە و هەیبەتی کورد و هەروەها سیادەی هەرێمی کوردستان هەوڵەدەن بە هەموو شۆیە سیادەی هەرێمی کوردستان و سەروەری هەرێمی کوردستان نەیەلن و هەروەها سیادەی هەرێمی کوردستان لاواز بکەن بەڕاستی ئەمە ئەگەر بەردەوام بێ و من ئەڵێم بەردەوامیش دەبێ بەڵێ من ئەڵێم بەردەوامیش دەبێ بەڵێ بەردەوامیش دەبێ بەردەوامیەکەی لەبەرەوەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی ئەتوانم بڵێم ئیتیحادی لە بەغدا بەڕاستی لاوازن بەرامبەر ئەم جۆرە هێرشە تیرۆریستیانە چونکەم بە حەقەت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت یعنی چۆن ئەڵێ لەگەڵ کێ شەڕ بکە لە ئەمانەی کە ئێستاکێ کە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتباریان دەکە ئەمانە بەشێکن لە مەنظومەی دیفاعی عراقی ئاگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان لەمانە بدا مانای ئەکەوێتە شەڕەوە لەگەڵ عراقدا بەڕاستی حکوومەتی عراقیش بە هەمان شێوە لەمانە بدا هەم کێشەی بۆ دروست دەبێت جا لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئەم وەزعە ئەوها بڕە هەرێمی کوردستان بەرەو ناسەقامگیری و خەڵکەکەی بەرەو لاوازبوونی ئەمن و ئیستیقرار دەڕوا لە هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمی کوردستان زەرمەندێکی زۆر گەورە دەبێت هەروەها متمانی دەوڵەتی کەم دەبێتەوە و هەروەها گەشتیارانی بیانی و گەشتیانانی داخلیش کەم دەبێتەوە بۆ هەرێمی کوردستان و خەڵکەکەیش متمانەی نامێنێ بە کارکردنی و بە ئیشکردنی و بە سوڕانەوەی و بە هەڵسوکەوتێکی و عراق ببێت بە مەیدانێک بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشان شەڕی گەرم ئێستا بەم جۆرا کرێ ینی ببێت بە شەڕێکی گەرم خاکێرێمی کوردستان و خەڵکێرێمی کوردستان من لەو بڕایانیم ببێتە شەڕێکی گەرم و پرسێکی ئەمنی دیکە بنەوە من لەو بڕانە نیم ببێتە شەڕێکی گەرم لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا چونکە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان بە وەزعی ئیستەوەی کە خۆتەزانی بکە هەرێمی کوردستان یعنی چۆن عێراق بۆتە
چۆن مەودای محاسەسەی حزبی و کۆمەڵێ گیر و گرفتی تایبەت لە ناو عێراقدا بە هەمان شێوە هەرێمی کوردستانیش بۆتە جێگای محاسەسەی حزبی و سەراعاتی حزبی و سەراعاتی شخصی و کۆمەڵە کێشە و مەشاکلی تایبەتی خۆی هەیە. جا لەبەرەوە زۆر زەحمەتە عفوا زۆر زەحمەتە هەرێمی کوردستان بتوانێت یا ئەو هەنگاوە نابات بە هیچ شێوەیە شەڕ لەگەڵ حکوومەتی عراقدا بکە حکوومەتی عراقش بە ئەو هەنگاوە نابە بە هیچ شێوەیە بتوانێت شەڕ لەگەڵ هەرێمی کوردستان چونکە ئەمریکا لە ناوەندایە ئەمریکا مەوجودە لە ناو عراقدا بەڵام ئەم کێشانە ئابێت زیاتر ئەمریکا و تەحالفی دەولی و بە هاوکاری حکوومەتی عراق و هەرێمی کوردستان بتوانن هەماهەنگ بن بەس هەماهەنگێکی ڕاستەقینە بۆی بتوانن لە مەزدەری چاوگی ئەو جێگانە بدەن کە ئەم جۆرە تەکنۆلۆژیە ئەداتە دەستی کۆمەڵێ خەڵکی بەدەر لە قانون بەکاری دێنن دژی دەستور دژی پێکۆژیان دژی هەرێمی کوردستان دژی سڤیلی خەڵکی کوردستان. ئەما کەمە جواب پرسیار لەبەروی کاتم لە بەردەستانە ماوە عنی پێم خۆش وزیاتر ئەسەن بابەتە گفتوگۆ بکەین. ینی ئەدا سیاسیەکی حکومەتی هەرێمی کوردستان چۆنە بینن بۆ مفاوەزات بۆ گفتوگۆکردن چارەسەری ئەم بابەتە گەر لە ڕووی هێزی شەو نەبێ لە ڕووی سیاست و دیبلۆماسیەوە چارەسەر بێت. بەس بە بۆچوونی من ئیسا ئەدای سیاسی لە هەرێمی کوردستان هەوڵەدا بۆ چارەسەری ئەم کێشەیە لەگەڵ حکوومەتی عراقدا و لەگەڵ هاوپەیماناندا. ئەمە ئەدایەکی باشە و ئابێ پێویستە هەوڵ بدا زیاتر زەخت فشار بخاتە سەر عێراق و هەروەها ئەمریکا و هاوپەیمانان بتوانن چارەسەرێ بکەن بۆ ئەم وەزعە. ئەگینا هەرێمی کوردستان بە تەنها ناتوانێ بچێتە ناو ئەو کێشەوە ئەو ململانیەوە لەبەرەوەی ئەگەر هەر کێشەیە دروست بکە بە حەقەت هەرێمی کوردستان زەرمەند دەبێتیا چونکە بە حەقەت لەگەڵ ئەبێ بچێتە ناو شەڕێکی گەورەوە و بەبێ کۆتایی لەگەڵ حکوومەتی عراق و لەگەڵ کۆمەڵی میلیشیای بەدەر لە قانون لەبەرەوەی گەلی کورد بە حەقەت ئەو سەقامگیری هەیە لە کوردستانە ئەو وەزعی هەیە لە کوردستانە و پێشکەوتی هەیە لە کوردستانە ئێمە زەرمەند دەبین. بەڵێەوە هەر لە ئەسنەی گفتوگۆکانی ئێمەدا کاک محەممەد مقاومەتی ئیسلامی لە ڕێگەی فڕۆکەی بفڕۆکەوانەوە فڕۆکەخانەی هەرێمی کردامان جارێکی دیکە کەواتە مەترسیەکان ئەمە ئەگەر بکرێت زۆر بە کورتی ئەمە خاڵێک دەبێت بۆ 2024 کە درێژەیە بێت ئەم درۆنانە هێرشی ئەم درۆنانە بکرێ بە کورتی سپاس دەکەم. بەڵێ ئەم درۆنانە چی وڵات تێنەگەشتم لە ئاخیری ئەم هێرشەی مقاومەی ئیسلامی کە ئەمڕۆ لە 2024 کردوێتی یعنی درێژەیە بێت بۆ ئەوەی کە لە 2024 ئەمە چاوەڕێی هەرێمی کوردستانەکات. بەڕای من ئەمە کە یەکەم هێرش بوو لە 2024 و یەکەم هێریش نابێ و بەردەوامیش دەبێ و زیاتریش بەردەوام دەبێ و ئەگەر بەردەوامیش بوو زیاتر هەرێمی کوردستان بەڕاستی تووشی ناڕەحەتی دەکا و تووشی کێشەی دەکا و هەروەها ئەتوانم بڵم سەرکردایەتی هەرێمی کوردستان ئەبێ زۆر بە وریایی و تەعامل لەگەڵ ئەم وەزع بکە. ئەگینا بەڕاستی شەڕێکی زۆر ناڕەوایە یەقەی هەرێمی کوردستانی گردووە ئەبێت تەعاملی لەگەڵا بکەین زۆر بە وریایی ئەگینا زەرمەند دەبین ئەبێ هەوڵ بدەین لەگەڵ عێراقدا و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیماناندا ئەم وەزع چارەسەر بکەین. بەڕێز محەممەد سابیر دیوای خارەتشین ڕاستەخۆ لە هەولێر و میوانی و زۆر سپاسی ئامادەبوون تەکەم کاک محەممەد ماندوو نەبی.